سەرۆک مام جەلال هەمیشە دیپلۆماسیەتی وەک ستراتیژێکی لە پێشینە و ئامڕازێکی سەرەکی بۆ بەدیێنانی ئامانجەکانی گەلی کورد بەکارهێناوە. لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوودا سەرۆک مام جەلال وەک نوێنەری سەرکردایەتی کورد چەندین ئەرکی دیپلۆماسی لە وڵاتانی ئەوروپا و خۆرهەڵاتی ناوەڕاستدا گرتوۆتە ئەستۆ لە پێناو دەستەبەرکردنی پشتگیری وڵاتانی جیهان بۆ دۆزی کورد. لەو چوارچێوەیەدا سەرۆک تاڵەبانی لە ساڵی 1955 سەفەری دەرەوەی عێراقی کرد و لە فستیڤاڵی لاوان و قوتابیانی جیهانی لە واشۆی پایتەختی پۆلۆنیا بەشداری کرد و لێوە سەردانی یەکێتی سۆڤێت و چینی کرد. دواتر لە ساڵی 1957 سەفەری سووریای کرد و لێوەشۆ چووە مۆسکۆ بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی لاوان و قوتابیاندا. ناو کووردا لە هەموو کەسێ زیاتر لە ڕووی دیپلۆماسیەوە دۆڵی هەبوو بێ، چونکە هەم وەکو شەخص دەوری هەبووەلەوە دائیما لە ڕووی پەیوەندی و لە ئۆپۆزیسیۆن بووە کە لە حیزبی خۆی بووە، بەڵام کە بوو بە سەرە کۆماریژی تر دەوری دیپلۆماسی زۆر زۆر بوو و طبعاً لە دەوری دیپلۆماسی هەوڵێدا بۆ عێراقیش و بۆ کوردیش و بە شتێک گشتی لەبەرەوە دەوری زۆر بووە، زۆر لێپرسەوانی دنیای دیوە، زۆر لە کۆبوونەوەکان لە کۆنفرانسەکان و توانیویشێتی دائیما توانای ئەوەی هەبوو لەگەڵ لایەنەکەی تر بە شێوەیە قسە بکە کە زیاتر بهێنێتە پێش ڕێ بکەون تەفاهم بکەن نەرمونیانی و ئەو شتانەی هەبوو کەەوە گرنگ بوو تەوان و لە عینی وەختیشا دیفاعی لە میلەتی خۆی کردووە، دیفاعی کردووە لە کێشەی کورد. ساڵی 1963 سەردانی کۆماری میسری کرد و لێوەچاوی بە جەمال عەبدوڵناسر کەوت، پاشان بەرەو جەزایر بەڕێکەوت و لەگەڵ ئەحمەد بن بێلا کۆبۆ و لە هەمان ساڵیشدا سەرۆک تاڵەبانی بە نوێنەرایەتی شۆڕشی کوردستان هەوڵەکانی خستەکار بۆ ناساندنی کێشەی کورد و خستنە ڕووی بارودۆخی کوردستان و کۆکردنەوەی هاوکاری بۆ شۆڕش. لەو چوارچێوەیەشدا سەردانی چەند وڵاتێکی ئەوروپای کرد کە گرنگترینیان وێزگەی سەردانەکەی فەڕەنسا بوو. Why have you come to Paris? I was in Cairo to meet President Nasser, and when I went there in my way to Baghdad, some of my friends in Baghdad contacted with me and told me that Iraqi government is preparing for aggressive war against Kurdish people, and they advised me to don't go to Baghdad. Then I used this fortune to come to Europe and to contact with Kurdish organizations and personalities and with friends of Kurdistan, journalists, personalities, politicians and others to explain for them more about Kurdish cause and Kurdish aims. ساڵی 1967 بەشداری لە کۆڕی ئیشتراکیەکانی عەرەبی کرد لە جەزائیر و لێکۆڵینەوەیکی بە پێزی پێشکەش کرد دەربارەی کێشەی کورد و شەرعیەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد. هەوڵە دیپلۆماسیەکانی سەرۆک مام جەلال مەودایەکی گشتگیری هەبوو و خەباتی لە پێناو مافەکانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کردووە. لە ساڵی 1993 سەرۆک مام جەلال لە دیدارێکدا لەگەڵ تورگود ئۆزال سەرۆکی ئەوسای تورکیا کێشەی کوردانی باکووریان تاوتۆ کرد و ئەو دیداراش بە هەنگاوێکی گرنگ و ستراتیژی دانرێت بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەی کورد لە باکووری کوردستان کە بۆ هۆی ڕاگەیاندنی ئاگربەست لە نێوان پەکەکە و سوپای تورکیادا. بسم الله الرحمن الرحيم. أقسم بالله العظيم أن أؤدي مهامي ومسؤولياتي القانونية بتفان وإخلاص. خەباتی دیپلۆماسی سەرۆک مام جەلال هاوشانی خەباتی چەکداری گەلی کورد لە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش درێژەی هەبوو و دوای ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن ئەرک و بەرپرسیارەتەکانی سەرۆک مام جەلال لە ڕووی دیپلۆماسیەوە چڕتر بووە، بە تایبەت کە دوای ئەوەی لە ساڵی 2005دا بوو بە یەکەم کورد کە لە هەڵبژاردنێکی ئازاددا بە سەرۆک کۆماری عێراق هەڵبژێرا. هەر لەو ساڵەدا سەرۆک مام جەلال لە میانی بەشداریکردنی لە کۆنگرەی گشتی نەتەوەی گرتوەکاندا بۆ یەکەم جار لە مێژوودا بە زمانی کوردی
وتاری لەو بۆنە نێودەوڵەتیە باڵایەدا پێشکەش کرد. بەڕێزان، سلاوی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش وەک بەشێک لە گەلی عێراق لە هەمووانتان دەکەم. مایشانە زیمانە کە کوردستانی عێراق و هەروەک لە کاتی خەبات دژی دیکتاتۆریە قەڵای ئازادی خوازانی هەموو ئۆپۆزیسیۆنی عێراق بوو، ئەوهاش لە ڕووی تاقیکردنەوەی دیموکراسی و ئاوەدانکردنەوەوە و گەشە پێدانی ئابووری و کۆمەڵاتی فەرهەنگیەوە بۆتە نمونەیەکی زیندوو. ئەم ڕاستیە و ئەم ڕاستیە دەسەلمێنە کە خەڵکی ئازاد و دیموکرات ئەتوانن پێشڕەوی گەشە پێدانی هەموو هەمەلایەنەی ژیان بن.